گەورەترین مۆڵ لەسەر ئاستی عێراق وەرێمی کوردستان لە شاری سلێمانی کرایەوە و لە ئەمڕۆ دەبێتە ناوەندێکی گەورەی بە بازارکردن کە لە ڕێگەیەوە هاوڵاتیان دەتوانن پێداویستیەکانیان دابین بکەن. ماژدی مۆڵی سلێمانی لەسەر ڕووبەری 40 دۆنم بنیادنراوە و نوێترین پێداویستی و مارکە جیهانیەکانی تێدا دەست دەکەوێت. ئەمە جگە لەوەی مۆڵەکە دەیان خزمەتگوزاری و شوێنی تایبەتی بۆ حەوانەوە و بەسەربردننی کاتی ئەو کەسانە دابین کردووە کە ڕووی تێدەکەن. کۆمەڵێک براندی زۆر باشی تێدایە، گرنگترینیان هایپەرمارکێتە کە سیتی سنتەر براندێکی جیهانیە. ئەتوانین بڵێن هەموو پێداویستیەکانی ژیانی لە خۆگرتووە و تێدایە. زیاتر لەوە چەند ئەنکەر براندێکی تریتیایە کە دەتوانین بڵێن چەندەها هزار مەتر دووجان بۆ نمونەوەکو هۆم ئستانبول، LCYکی دیفاکتۆ، شۆپینگ شۆپ، فلۆ، کۆمەڵێک براندی تر. زیاتر لەوە کۆمەڵێک براندی تری جیهانی هەن کە بە شێوەی و قەباری جیاواز و پێکهاتەی تر هەر لە جووبەرگ و پێڵاو و ئەکسوارات و ئەلکترۆنات و ئیتر ئەوانەی کە هەیە. زیاد لەوە بانک و اینجا چەند بەشێکی تری پرۆژەکەمان هەیە کە زۆر گرنگن. ئەوانش فودکۆرتمان هەیە کە زیاتر لە 30 فاسفود و ڕێستۆرانتی لەخۆ گرتووە. اینجا لە لایشترەوە گەیملاندی داخراومان هەیە کە زیاتر لە 150 یاری ئەلکترۆنی لەخۆ گرتووە لەگەڵ هۆڵی بێردەی و زایدن سینەمای XD. براندی زۆر باشتر و کوالیتی بەرزتر و جیهانی ترمان هێناوە لە براندەکانی ئەمریکا و ئەوروپا و اینجا وڵاتانی دەوروبەریش. دەتوانین بڵێن ئەو براندانی لێرە هەن لە کوردستانیا لە عێراق نین. زیاتر لە 30,000 هەلی کار بۆ گەنجان لەم شارە ڕەخساوە. لە ماژدی مۆڵی سلێمانی جگە لە بازار و مارکێت و دەیان دوکان کامیان مارکە جیهانی و بەناوبانگەکانی تێدا خراوەتە ڕوو لە ڕووی ئابووریەوە بوونی بانکی عێراقی بۆ بازرگانی لایەنێکی تری پێشکەوتنی مۆڵەکە نیشان دەدات. سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی دەڵێت بەتایبەت لەم کاتەدا کە قەیرانی دارایی بەرۆکی کوردستانی گرتووە، کردنەوەی مۆڵێکی گەورەی لەم شێوەیە هەنگاوێکی گرنگە بۆ دەستپێکردنەوەی جوڵەی بازرگانی و ئابووری. جوڵەیەکی بازرگانی ئابووری لە شاری سلێمانی ئەجوڵێتەوە، چونکە شار ئەبێ بە مۆڵانەوە ئەبێ بە شار. ئەم مۆڵانە ئەنی هەنگاوێکە بۆ کاری باشتر و باشتر لەمە باشتر. ئێمە هیوادارینکەوە خەڵکی شاری سلێمانی و کوردستانی سوود لە مۆڵە وەرگرن. دوایکردنەوەی ماژدی مۆڵ لە شارەکانی هەولێر و دۆک لە ساڵی 2010دا بەردی بناغەی ماژدی مۆڵی سلێمانی دانرا. لە ماوەی زیاتر لە 6 ساڵدا مۆڵەکە بە شێواز و کوالتێکی بەرزکارەکانی تەواو کرا و بەڕووی هاوڵاتیاندا کرایەوە. پاشەمە سلێمانی دەبێتە خاوەنی دەیان مۆڵ و بازاری گەورەی بەناوبانگ کە هاوڵاتیان دەتوانن بۆ دابینکردنی پێداویستیەکانیان ڕووی تێ بکەن. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.